باستەوە دەکەین کە ڕووداوەکانی ڕۆژهەڵات و ئێران بەرەو کوێ هەنگاو نەدێت ئەوەی کە 2022 مێژووی ئێران ڕەنگە مێژوویەکی سەخت بێ واروەها کاردانەوەکانی ناوخۆ واروەها با بڵێن وڵاتانی دەوروبەر و هەروەها لەسەر ئاستی نێودەوڵەتیش چ کاریگەریەک لەسەر سیاسەتی ئێران و لەسەر ئابووری ئێران بەجێدەهێڵێت تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز جەواد حەیدەری نووسەر و شۆڤەکاری سیاسی لە ستودیۆ لامان میوانە زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک جەواد بەخێراتی زۆر سپاس سپاس بەیانیوەش باش سەرەتا پیرۆزبایی ساڵی ڕۆژی دامەزرانی دەستگای میدیایی کورساتان لەکەم سپاس بەش بە حاڵی خۆم من هەمیشە کورساتم وەک دەستگایەکی سەنگین کە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پەرەپێدان و زیندووکردنەوەی کللتور و ئەدەب و زمانی کوردی من سپاسدانەکەم پیرۆزبایشتان لەکەم بەڵێ سپاس کاک جەواد دەمێ بپرسم 2022 بۆ ئێران لە ڕووی مێژوویەوە چۆن هەڵدەسەنگێنیت ئەگە بمانەوە لەسەر ئێران قسە بکەین لە ساڵی 2022 ساڵێک بوو کە بەڕاستی هەم بۆ خەڵکەکەی ساڵێکی ناخۆش بوو چونکە بەڕاستی باری ئابووری زۆر قورسایی خسۆتە سەرشانی خەڵک ساڵێکیش بوو کە بەڕاستی جێی هومێد و هیوا بوو بۆ گەلانی ئێران بە تایبەت دوای شەهیدبوونی ژینا بزوتنەوەیەکی ئازادی خوازی گشتگیر لە ئێران سەری هەڵدا کە ئەم جارەیان ئەم خۆپشاندان و ڕاپەڕینە جیاوازیەکەی لەوەدا بوو کە سنووری جۆغرافیایی بەزاند تایبەت نەبوو بە سنوورێکی دیاریکراوی جۆغرافیایی مەسەلەن منتەقەی کوردستان بێ یا بلوچستان بێ سنووری نەتەوەی تێپەڕان هەموو نەتەوەکانی ئێران بەشدار بوون بە فارس و تورک و عەرەب و بلوچ و تورکمان و ئازەری شتێکی ترکە بەلای منەوە زۆر سەرنجڕاکێش بوو ئەوە بوو کە خەمیژنی ئێرانی گەلانی ئێران تەنیا خەمیژنی کورد نەبوو ینی ئێستا ئەو ئازاری کە ژنی کورد هەیەی ئەو خەمی کە ژنی کورد هەیەی ژنێکی عەرەبی شێتی بلوچی شێتی ئازەری شێتی ینی خەمەکان بۆتە خەمێکی هاوبەش بۆتە مشتەرەک ئەم خاڵانەوەی کردبوو کە سرە ڕای نالەباربوونی باری دۆخی ئابووری و لێکترازانی کۆمەڵایەتیوانە بەڵام لەو لاشەوە توانی بوو یەکڕزێکی نیشتمانی دروست بکات بۆ بەدەستێنانی مافەکانیان بۆ داواکاریەکانیان بەڵێ دیارە ئەم داواکردنی ماف و ئازادی دوو خوێنەوەی هەیە خودی ئێران بازەوە دەکات کە ئەمە بە سیاسی کراوە و هاوکاتیش لە ناوخۆی ئێران هاوڵاتیانی ئێران و وڵاتانی دراوسێ و هاوکات لەسەر ئاستی جیهان و نێودەوڵەتیش بازەوە دەکەن ئەم شۆڕشە ئەم داواکردنی مافە پەنگ خواردنەوەی ئەو با بڵێن کبکردنی ئازادی و فەرهەنگی و کللتوری و ڕۆژنامەوانی و هەروەها ئابووریش بوو کە لە ئێراندا بوونی هەبوو خوێندنەوەی بەڕێستان بوو ئەم دوو بۆ چوونە جیاوازە ئەگەر مەبەستت ئەو دروشمەی ژن ژیان ئازادی بێت کە من وا تێگەیشتم بەڵێ ئەم دروشمە یەکەم جا لە سەقزەوە سەری هەڵدا لە کاتی بە خاکسپارنی شەید ژینا ئەم دروشمە دروشمێکی زۆر ئینسانیە یعنی دروشمێکە کە لەگەڵ مادەکانی جارنامەی مافی مرۆڤ هیچ دژایەتێکی نییە دوایە و مافی دروشمەکە زۆر ئینسانیە تۆ وەختی باسی ژن ژیان ئازادیەکەی خۆشت دەزانی لە پێوەرێک بۆ هەڵسەنگانی کۆمەلگایەکی ئازادەوەی کە ژن تێدا ئازاد بێت کە مرۆڤ تێدا ئازاد بێ ئەم دروشمە ئێستا دروشمێکی کوردی نەماوە دروشمێکی ئێرانی نەماوە دروشمێکی هەریەمی نەماوە ئێستا لە پەرلەمانی کەنەدا باسیەکەن لە کۆنگرێسی ئەمریکا باسیەکەن لە ئەوروپا لە هەموو وڵاتانی جیهان بۆتە دروشمێکی جیهانی لە دروشمێکی ناوچەیی و لە دروشمێکی کوردی چۆتە دەرێت هەرچەند دروشمەکە تەواو کوردیە لە ناخی تاچی کوردەوە سەری هەڵداوە ئێران مافی خۆیەتی چۆن باسیەکە و شتێکی ترە بەڵام ئەوانەی کە ئازادی خواز بن ئەوانەی کە لایەنگری مافی ئینسان بن دڵنیام لەگەڵ ئەو دروشمن من لە بەنامی عەرەبیدا دیمە کە هەر بە کوردی دروشمەکە دەڵێنەوە فارسەکان هەروەتر ئینگلیزیەکان لە زۆربەی وڵاتان ئەوە ڕەنگە ئەوان ئێران جۆرێکی تر بڕوانێت بەڵام لای ئێمە شتێکی ترە چونکە بەڕاستی
ڕاپەڕینی ئەم جارەی ژنانی ئێران یا گەلانی ئێران بە هەمویان بە گەنجەکانیشەوە گەنجی دوای 2000 کە دەستپەروەردەی ئەو سیستەمە ئەو پەروەردەی ئەم سیستەمەن لە ڕاستیدا ئەمە ئەوەمان پێ ئەڵێ کە کەڵەکەبووی 100 ساڵی ڕابردووی نەهامەتیەکانە ینی لە 100 ساڵی ڕابردوو کە یەکێ لە مەسەلە بچووکان کە مەسلەی حیجابە لە 100 ساڵی ڕابردوو لە بینی ململانەی کێشەی سیاسی و مەسهەبیدا وەگە ڕەزاشا بە زۆر لەچی لابر ئەمان بە زۆر لەچیاندانەوە ینی ململانیەکە ململانەیەکی 100 ساڵەیە دوایەوە کەڵەکەبووی هەمووی ئەم هەموو ئازار و مینەت و ناحەقی و نادادیەیە کە ئێستێ کەڵەکە بووە و ڕۆژێ لە ڕۆژان ئەتەقێتەوە کە وردە وردەش دەستی پێکردو. بەڵێ کاردانەوە نێو دەوڵەتیەکان چ کاریگەریەک لەسەر سیاسەتی ئێران و داهاتوی ئێران بەجێ دەهێڵێت؟ ئەمە دەگەڕێتەوە هەڵوێستەکان چۆن بن. زۆربەی وڵاتان لەگەڵ خۆپیشاندانەکان بوون لەگەڵ داواکاریەکان بوون بەڵام تا ئێستێش وڵاتە زلهێزەکان بە جددی نەهاتوونەتە سەرخەت ینی تا ئێستێ ئەو چاوەڕوانی کە دەبایە بکرابیان نەکراوە بەڵام کراویشە هەندێک جار لەم لا لەولا کراوە بەڵام بەگشتی وڵاتانی زلهێز ئەوەی کە پێویست وایە دەبایە کردیان ناکرێت بەشێکی گەڕێتەوە بە بەرژەوەندی ئابووری بەشێکی دەگەڕێتەوە بەدیل چییە دوای ئەو سیستمە بەدیل چییە چێ دەبێتە بەدیلی ئەو سیستمە باشە لێرە بە شێوەیەکی گشتی پرسیارەکان لەوەدایە ئەم ڕاپەڕینەی گەلانی ئێران بە هەموو ناوچەکانەوە ئومێدی ئەوەی لێ سەوز دەکرێت بتوانن مافەکانیان بەدەستبێنن یاخود ئەگەر حکومەت نەژڕوخەت گۆڕانکاریەک لە ئەدای کارکردنیا هەبێت؟ ڕاست دەوێت لە چەند ساڵی ڕابردوودا هەر جارێک بە بیانوێک خۆپیشاندان کراوە ڕاپەڕین کراوە ئەگەر 2009 لەسەر نەتایجی هەڵبژاردن بوو ئەگەر 2013 و 4 و 15 لەسەر گرانبوونی بنزین بوو ئەم جارە لەوانە تێپەڕیوە چونکە ساڵ بە ساڵ مەودای خۆپیشاندانەکان بەرفراوانترە بێ وەکو بازنەی بەڵام ماوەکەی ینی لە باری زەمەنیەوە کەمە بێتەوە مەسەن ئەگە جاران 3 ساڵ 2 ساڵ جارێ بوو ئێستا خەڵک لە بیانوە گەڕێت بۆ جۆرێک دەنگ هەڵبڕین چونکە بەڕاستی ئیتر گەیشتووە بە تینی خەڵک ینی تۆ هیچ مافێکن نەبێت تۆ نیوەی کۆمەلگا کە ژنە بێ بەشکرێت لە هەموو مافەکانی مەسەلەن ژنێک نتوانێت ببێ بە محافظ ژنێک نتوانێت ببێ بە وەزیری ژنێک نتوانێت ببێ بە داواکاری گشتیەک ژنێک نتوانێت بە تەنیا سەفەر بکات ژنێک مافیەوەی نەبێ هەندێک شت لە زانکۆ بیخوێنێت ینی کۆمەڵە شت هەیە ئەمانە کۆ دەبێتەوە وردە وردە کۆ دەبێتەوە لە سەرێک لە سەرێک تا ڕۆژێک ئەتەقێتەوە بەڵام من گەشت بینم کەواتە دەکرێت بڵین ئاراستەی ئەم خۆپیشاندانە ئاراستی ئەم ڕووداوە سیاسیانە لە 2023 بەرەو کوێ دەگات؟ ڕاستت دەوێت ئەوەش دەگەڕێتەوە بەشێکی سەر هەڵوێستی کۆمەلگای نێودەوڵەتی چونکە ئێستا وای کردووە ئەم ڕووداوانە وای کردووە هەر باسی پرۆگرامە ئەتۆمیەکەی ئێران هەر لە ئارادا نەماوە ئەوە یەک دووەم دەگەڕێتەوە سەر هەڵسوکەوتی وڵاتانی زلهێز لەگەڵ ئێران دوایەوە بەشێک شێگەڕێتەوە بۆ سیاسەتی ناوخۆی ئایا ئێران گۆڕانکاری دەکەن ئایا خۆپیشاندانەکان بەردەوامە بێت دەبێت چاوەڕێ بکەین ینی بەپێی ئەو ینی با بڵێن ئەو بەدوادا چوونانە ئەوەی کە وەکو چاودێرێک ئاگاداری بارودۆخەکەی ئەگەر بێت و ئەم خۆپیشاندانانە بەردەوامی بێت حکومەتی ئێران لە ئەجندای کارکردنی هیچ گۆڕانکاریەک دەکات؟ ڕاست دەوێت بە سەراحەت بڵێن ئێران لەگەڵ گۆڕانکاری نییە کەواتە بەدیلە چونکە سیستمی سیاسەتی نێودەوڵەتی وامان پێڵێ ئەو حکوومەتانەی کە لەگەڵ گۆڕانکاری بوون دوای سەریان تیاچوە کە گۆرباچۆف یەکێک لەوانە بوو ینی بیەوێ گۆڕانکاری بکە لە ڕاستیدا بزمار لە تابوتی خۆیەدا ینی ئیمزای ڕۆیشتنی خۆی دەکات گۆڕانکاری بۆ وڵاتانی جیهانی سێهەم بۆ وڵاتانی داخرا و لە ڕاستیدا فاتحەخێنێکە بۆ خۆیان گۆڕانکاری ناکرێت. بەڵێ ڕۆژانی ڕابردوو با بڵێن پێشێلکاریەکان لە ئێراندا لە هەموو ئاستەکان بڵاوکراوەیەکی لەوانش
سزای لە سێدارەدانە کە بەم دواییانە لە ئێراندا قسە و باسێکی زۆری لەسەر وەروە پەریستاند و لەسەر ئاستی نێودەوڵەتیش لەسەر ئەم بابەتە قسە کراوە کە ئەمە دەبێتە هۆی کیبکردنەوەی خۆپیشاندران و هەروەها ترس و دڵڕاو کێشای هاوڵاتیان دروست دەکات. ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئێران بتوانێت دەڕێگەی سزای لە سێدارەدان و ترساندنی هاوڵاتیانی خۆیەوە بگاتە ئەوەی کە دەیەوێ؟ نا تاکەی ئەعدامەکەیت تاکەی بەرحاڵ ئەعدام من ێستا کۆمەڵ ئامارم لە ویستم هەر بیخێنمەوە لە 100 ڕۆژی ڕابردوودا یعنی هەر بڵێن بە گشتی لە ساڵی 2022 فقط لە کوردستان 52 کەس ئیعدام کراوە 116 نەفەر لە خۆپیشاندانەکانی ئەمە دوایانەدا شەهید بوون 7000 کەس دەستگیر کراون 3000 بریندار هەیە فقط لە ناوچە کوردنشینەکان ئەمە دەستگای ماڵپەڕی هەنگاو بڵاوی کردوێتەوە ئامارەکانیش ئەمە ئامارە ناڕاستمیەکانە بێزگەل لە ڕاستمیەکان کە هەر دەرنەکەوت لە ڕاستیدا ئیعدام چارەسەر نییە چونکە دروستە ڕەنگە چاوترسێنکردنێ بێ بەڵام مهرەبانخان یەکشت پێ بڵم یەکێ لە خسلەتە باشەکانی ئەم دوایی خۆپیشاندانەکانی ئێران ئەوەیە کە ترس نەماوە یعنی خەڵک سامی لە شکاوە لە ترس نەماوە ئێستا ئەم گەنجانەی دوای 2000 کە پێ دەڵان ڕاپەڕێنی 20 ساڵە ترس نەماوە ینی ئەوان هیچ شتێکیان نییە لە دەستی بدەن وەختی تۆ هیچ شتێک نەما لە دەستی بدەیت ترس نامێنێت چونکە ئەم گەنجە لە ڕێی تەکنۆلۆژیاوە لە ڕێی زمانەوە ئێستا هەموو مافەکانی خۆیان زانەیە وەختی دەبینێت لە دەرەوە گەنجانی وڵاتانی تر چۆنە ژین و ئەم چۆنە ژیت ئەو ترسی لە دڵ دەرهاویشتوێتە دەرێ بۆیە گەشتبینم هەم ژنان بەشدارن چونکە ئەم جارە پێڵەن شۆڕشی ژنان شۆڕشی گەنجان ئەوەش پێمان ئەڵێکە هەر شۆڕشی ژنی لە پشت بوو بێ سەرکەوتوو بوو دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ جەواد حەیدەری نووسەر و شۆڤەکاری سیاسی